بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستانە. دکتۆر سلااوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس دەکەم. سەرەتا بە باز لە حەفدە ڕۆژەی جەنگەکە بکەین. ئەوەی لە ئەرزی واقعدا دەبینین لەم حەفدە ڕۆژەدا ئایا بە بڕوای تۆ ئەمانجانی کە ئەمریکا و ئیسرائیل دەستنیشانیان کردبوو بەدی هاتووە بۆیان؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، سڵاو کاکڕانکۆ لە جەنابەت و بەڕێزان لە کورسات و بینەرانی بەڕێزی کورسات. زۆر بەلامەوە گرنگە لەم ڕۆژەیە کە ڕۆژی 16 پێشەوەی دەست بە گفتوگۆ کەمان بکەین سەروی ڕێز و نەوازش دانەوێنین بۆ شەهیدانی هەڵەبجە، بۆ شەهیدانی کیمابەرانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی هەرێمی کوردستان. لە ڕاستیە بەنسبەت هەمومانەوە، بەڵام من خۆم بە شێوەیەکی تایبەتی ئەم ڕۆژە ڕۆژێکی ئێجگار تایبەتە لە ژیانما. یعنی هەموو 16 سەیەک لای من سەر لە نوێ ئەو زامەی کە زامی کیمابەرانی هەڵەبجەیە دووبارە بێتەوە بە هەمان شێوە ئەو هەموو نەهامەتیانی کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە لە ماوەی نزیکەی 50 ساڵی ڕابردووە. بە تایبەتی کە من ئەو کاتێ هێشتا تەمەنم 10 ساڵ بوو. یعنی ئێمە لە ئێرانە ژیاین و لەو کاتانەیە بە شێوەیەکی ینی بە بەردەوامی ئەو ئازارانەمان ئەبینی کە خەڵک بەدەستیەوە ناڵێنێ لە کاتی کیمابەرانی هەڵەبجەیە. بۆیە لە ڕاستیە جێی خۆیەتی کە ئەمڕۆ ئەومان لەبیر بێت هەموو ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە ئەنجامی قوربانیدانی خەڵکی کوردستان، لە ئەنجامی شەهیدبوونی هەزاران و دەیان هەزار خەڵکی هەرێمی کوردستان بۆ بەدیهێنانی ئەم ڕۆژە. و بۆیە ئەمە ئەرک و بەرپرسیارەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پاراستنی ئەو دەستکەوتانی کە لە ئەنجامی ماندووبوون و تێکۆشانی خەڵکی کوردستان بەدیهاتووە بیپارێزن و هەوڵی ئەوە بدەن ئایندەیەکی باش بۆ خەڵکی کوردستان بەدی بێنن کە خەڵکی کوردستان قوربانی دەری یەکەمی بەدیهێنانی ئەم ڕۆژگارە بوون. لە ڕاستیە کە باس لەم جەنگە ئەکەین کە ئێستا لە ئارایە کە جەنگی ئێرانەوە بە تایبەتی لە دوای هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران، زۆر من ڕاستی لە ڕاستیە شرۆڤەکارێکی سەربازی نیم تا بێم شرۆڤەی سەربازی بکەم، بەڵام بەلای منەوە گرنگە لە دوو گۆشە نیگاوە بڕوانینە ئەم جەنگە و خۆمان بە دوور بگرین لە هەر بابەتێکی سۆزداری و بە شێوەیەکی منطقی و بە شێوەیەکی لۆژیکی و عەقڵانی وەکو نەتەوەیەک بیر بکەینەوە و وەکو چوارچێوەیەکی دەوڵەتداری بیر لەوە بکەینەوە بەرژەوەندیەکانمان لەکوێن. ئەو دوو گۆشەنیگایش بەڕای منەوەیە کە جارێ پێش هەموو شتێک لەو گۆشەنیگایەوە بێ لێی بڕوانین کە ئامانجەکانی ئەم جەنگە چین و ئێمە لە کوای ئامانجەکانی ئەو جەنگەوەین. دووەم لە گۆشەنیگای بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانەوە. ئەگەر لە گۆشەنیگای یەکەمەوە بڕوانین ئەم جەنگە، لە ڕاستیە ئەم جەنگە جەنگێکی جیۆپۆلیتیکی گەورەی نێودەوڵەتی و ئیقلیمیە کە بەدەر نییە کە ڕەهەندی ئابووریشی هەیە و لە هەمان کاتیشە بەدەر نییە لە ڕەهەندی دینی. ئەم جەنگە جەنگێکی جیۆپۆلیتیکی گەورەی نێودەوڵەتی و ئیقلیمیە، چونکە بۆ خۆتان نەزانن کە بە تایبەتی تر با باسی زۆر ڕابردوو نەکەین، بە تایبەتی تر لە دوای جەنگی تیرۆرەوە، بە تایبەتی جەنگی دژ بە گروپی تۆرۆریستی داعش، شتێک دروست بوو لەم ناوچەیە کە ناوی لێنرا محوەری شیعی یا هیلالی شیعی یان بە تعبیرەکەی تەڕەفەکەی تر بەرەی مقاومە. و لەو کاتەوە جەنگێکی بەوەکارەت لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی تر لەم ناوچەیە لە ئارایە، بە تایبەتی لە دوایەوەی ئێران ڕایگەیان کە ئیتر ئێمە سنوورەکانمان ئێستا لەسەر دەریای ناوەڕاستە و لە هەمان کاتیشە لە دەریای سوورە و بە شێوەیەکی بە وەکالەت بە بەردەوامی لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردوو جەنگ لە نێوان ئەم دوو لایەنەیە، ئەم دوو لای ئێستای جەنگەکەیە هەبووە کە ئێستا جەنگەکە بووە بە جەنگێکی ڕاستەوخۆ لە نێوانیانە. بەدەر لەمە ئەم جەنگە بە دووریش نییە لە ململانەی نێودەوڵەتیەکان، بە تایبەتی ململانەی نێوان ئەمریکا و چین کە ئێوە بۆ خۆتان نەزانن
پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان ئێران و چین هەیە بە تایبەتی لە ڕووی وزە و دابینکردنی وزە و لە ڕووی بازرگانیەوە و بە هەمان شێوە ململانی نێوان ڕۆژاوا بە شێوەیەکی گشتی لەگەڵ رووسیا کە بە هەمان شێوە پەیوەندیەکی تۆکمە لە نێوان رووسیا و ئێران هەیە. ئەم جەنگە بە هەمان شێوە بەدەر نییە لە دەست بە سەراگرتنی ناوەندەکانی وزەی جیهانی، یعنی هەر چەند ڕۆژێک لەمەوە پێش سیناتۆری نزیک لە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیان کە لە دوای دەستبەسەراگرتنی نەوتی ڤەنزوێلا دەست بە سەراگرتنی بەڵێ نەوتی ئێران ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمریکا دەستی ڕابگات بە لە سەدا 31 وزەی جیهان. بە هەمان شێوە ڕەهەندی دینیش لەم پرسیە هەیە کە پەیوەندیدارە بە پرسی هاتنەوەی حەزرەتی مەسیح لەلایەن ئنجیلە نوێیەکان و لەلایەن دروستکردنی ئیسرائیلی گەورە، پرسی هاتنەوەی حەزرەتی مەهدی لەلایەن شیعەکانی ئێرانەوە. ئەمە یعنی ئەم جەنگە بەم شێوەیە خۆ ڕەنگە لە تەفاسیلە ئەمریکا و ئیسرائیلی ژە هەندێک شتانە کۆک بوون بە تایبەتی ئیسرائیل بۆی ئەم جەنگە دەرفەتێکی مێژوویە. بەڵێ ئێستا باسێک لەوە دەکەین ڕوئای جیاوازیان هەیە وانیانە، بەڵام حەزەکەم تۆزێک لەسەرەوە بوەستین. ئایا بۆ دۆناڵد ترامپ جگەل لە وزە وەکو خۆی نەیشاردەوە دەڵێ مانی بۆ کێشەی نییە ئەگەر مەلاکان لەسەر حکم بمێننەوە، ینی یەکێک لە لێدوانەکان لێ چەند ڕۆژی ڕابردوودا وای وت بەڵاموتی گرنگەوەیە دۆستی ئەمریکا بێ، کەواتە ئەمە کورت و پوخت پێمان ناڵێ، ینی هەروەی لینسیگرام باشکراوت ئێمە شەڕەکە ئامانجە استراتیژیەکە وزەیە. وەکو باسم کرد یەکێک لە ڕاهەندەکانی وزەیە و پرسی تریش هەرچەندە لە ڕاستیە ئەنەک بۆ ئێمە کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانین، یعنی لە چەند ڕۆژی ڕابردوو گروپی حەوت وڵاتە پیشەسازیەکەی جیهان کۆبوونەوەی ئۆنلاینیان هەبوو، ئەوەی دزەی کرد لەو کۆبوونەوەی بەڵێ جی حەوت بەڵێ جی حەوت ئەوەی دزەی کرد لەو کۆبوونەوەیە وتی قسەیەکی ماکرۆن بوو کە هاتە دەرەوە لە کۆبوونەوە کە بە ئەکسیۆسی ڕاگەیاند بوو کە نازانین ئامانجەکانی ئەم جەنگە چییە، بۆیە ناڕوونیەکی زۆر لە ئامانجەکانی ئەم جەنگە هەیە، بۆیە لە ڕاستیە زۆر گرنگە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکرێ، یعنی ئەوە بزانین کە ئایا فعلەن ڕزگارکردنی گەلانی ئێران ئامانجن لەم جەنگە یان نا، گۆڕینی ئەم دەسەڵاتی ئێستای ئێران ئامانجە لەم جەنگە یان نا، ئەگەرە گۆڕێ بەدیلەکە کێیە، چۆن نەتوانرێ مامەڵی لەگەڵ بکرێ. ئەوەشی کە ئیبینین لە ڕاستیە هیچ بەرنمەیەکی ئەوتۆ نییە لەم ڕۆوە، یعنی ئێستا با بێن بەراوردێکی ئەم جەنگە و ئێستای ئەم جەنگە بکەین بە جەنگی عێراق لە 2003 لە پێش جەنگی عێراق لە 2003 ئەوە بۆ خۆتان شایەتن کە هەموو ئۆپۆزیسیۆنی عێراق کۆکرایەوە بە کورد و شیعە و سونە لە لەندەن لە سەلاحەدین و نەخشە ڕێگایەکی تەفسیل تا ئەو ڕادەیی کە هەمویان ڕازی بوون بەوەی کە سیستمی داهاتووی عێراق سیستمێکی دیموکراسی پەرلەمانی فدرالی بێ، یعنی بە تەواوەتی نەخشە ڕێگای ئەوەی کە لە دوای ڕژێمی سەدام حوسێن چی یەتەکایەوە لە عێراق ڕنگڕێژ کرابوو. ئایا ئێستا ئەمە مەیسەرە لەم جەنگەی کە ئێستا لە ئارایە بەدڵنیاییەوە نەخێر، ڕەنگە هەندێک فشار دروست بووێ بۆ ئەوەی یەکگرتوویەک لە نێوان هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات دروست بووێ، بەڵام بەنسبەت هەموو هێزەکانی تری ئێرانەوە هەر یەکە و لە ئاوازێکە خوێنێ. بۆیە نزیکترین سیناریۆ ئەگەر ئامانجەکە بریتی بێ لە گۆڕینی ئەو دەسەڵاتی ئێستای ئێران، نزیکترین سیناریۆ بۆ داهاتووی ئێران ڕەنگە سیناریۆی یعنی فەوزا بێ کە ئەمە لە قەزانجی هیچ لایەکانیە. بۆیە لە ڕاستیە وێنەی ئەم جەنگە و سیناریۆی فەوزا بۆ ئێمە گرنگە بزانین دکتۆر سیناریۆی فەوزا بزانین ئێمە خۆمان لەکوێی ئەم جەنگە وەستاوین، کورد لەکوێ ئەم جەنگە وەستاوە. ئێستا دێنە سەرەوە باسە بێگومان کاتمان لەبەردەست ماوە باسیەوە دەکەین حتمما، بەڵام حەزەکەم زانم سیناریۆی فەوزا هەندێک دەڵێن سیناریۆی لیبی نزیکترە لە ینی لەوەی کە ئێستا لارزی واقعدا دەیبینین. سیناریۆی فەوزا ئەمە بەس لەوەیە ئێرانی دواتر فەوزا دروست دەبێ، جەنگی ناوخۆیی ڕوودەدا، ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ینی بەر یەکتر دەکەون لەگەڵ دەسەڵاتدا بەر یەکتر دەکەون، ینی ئەگەر کەمێک ئەوە ڕوون بکەیتەوە.
لە ڕاستیە کاک ڕانکۆ نابێ ئەومان لەبیر بچێ ئێران وەکو باسمان کرد ئەمە ململانەیەکی جۆپۆلەتیکی زۆر زۆر گەورەیە ئێران پێگەیەکی گەورەی هەیە لەم ناوچەیە ئەگەر ئەڵمانیا بە دڵی ئەوروپا ناوزە دەکرێت بەهۆی پێگەکەیەوە ئەوە بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین ئێرانیش دڵی ئاسیایە و ئێران جۆپۆلتیکێکی زۆر زۆر گرنگی هەیە ناوچەیەکی بەرفراوانی زۆر زۆر گەورەی هەیە خاکێکی گەورەی هەیە ڕەنگە ئەتوانم بڵێن بەقەدەر نیوەی ئەوروپا ئەبێ و لە هەمان کاتیشە دراوسەی زۆری هەن دراوسەی زۆری بەهێزیشی هەن بەدڵنیاییەوە دروستبوونی فەوزا لە ئێرانە ئەبێتە دەکردنەوەی دەرگا بۆ دەستێوەردانی ئەم دراوسانی ئێران ئەمە جگە لە هێزە نێودەوڵەتەکانی تر بەدڵنیاییەوە ئەمریکا دەستێوەردانەکە هەرچەندە تا ئێستا دەسەڵاتی ئێران یعنی خۆی گرتووە سەرباری ئەوەی کە ڕابەری ئێران لەم جەنگەیە بوویە قوربانی و زۆرێک لە سەرکردەکانە بەڵام تا ئێستا دەسەڵاتی ئێران ئەم دەسەڵاتی ئێستای ئێران خۆی ڕاگرتووە بەڵام لە ئەگەری ئەوەیشی کە ئەگەر گۆڕانکاری لەو دەسەڵاتە بێتە کایەوە بەدڵنیاییەوە دوور نییە ئێران ببێتە سەرزەمینی دەستێوەردانی هەموو ئەو هێزانی کە لەم ناوچەیە هەن و هەموو ئەو هێزە نێودەوڵەتەکانی تر هەر یەکەو لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانە تورکیا لەلایەک رووسیا لەلایەک بەدڵنیاییەوە پاکستان و هندستان لەلایەکی تر کە هندستانیش بە شێوەیە لە شێوەکان پەیوەندیدارە بێ بە دۆخی ئێرانەوە خەلیج لەلایەکی تر عەرەب یعنی مەبەستم ئەوەیە عەرەب لەلایەکی ترەوە ئەمە جگە لە ئێران لە ئیسرائیل و ئەمریکا ئەمە جگە لە چین کە هەمووان ڕەنگە دەستێوەردانەکەن ئەمە جگە لەوەی کە لە ناوخۆی ئێرانە لەبەرەوەی ئێستا هیچ ڕێککەوتنێک نییە لەسەر داهاتووی ئێران ئەگەر ئەو سیناریۆی دروست بوو و فەوزا لە ئێرانە دروست بوو ئەو کاتە ئەبێت چاوەڕێەوە جەنگی ئەبێت چاوەڕێی جەنگی هەموو پێکهاتەکانی تری ئێران لەگەڵ فارس بین ئەمە جگە لەوەی ئەبێت چاوەڕێی جەنگی هەندێک لە پێکهاتەکان لە نێوان خۆیان نابینی شەڕ لە نێوان هەندێک لە پێکهاتەکان بۆ نمونە هەندێک کێشەی مێژووی لە نێوان کورد و ئازەر لە ئێرانە هەیە بەدڵنیاییەوە ئەبێت چاودێریەوە بین کە ئەم ململانیانە بەکوێگە ئەمە جگە لەوەی ململانی نێوان هێزە سیاسیەکانی هەر یەکێک لەم پێکهاتانە خۆیان یعنی ئێستا لە ناو فارسە هیچ بەدیلێکی وازەح لە ناو فارسە بوونی نییە یعنی بەدیلی دەسەڵاتی داهاتوو ئێران ئایا کوڕەکەی شابێ یان مجاهدینی خەڵق ڕەزاشا گونجاو نییە نێسە ململانێکی تون لە نێوان ئەم دوانەشە کوڕەکەی ڕەزاشا گونجاو نییە لە ڕاستیە یعنی بواتە سەورەکرێ کە وەکو باسم کرد من نامەوێت تەحلیلی ورد و دروشتی ئێستای تەحلیلی سەربازی ناکەین بەڵام دکتۆر تەحلیلی سیاسیەکەین دکتۆر تەحلیلی سیاسیەکەین تۆ بەر لەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانیش دەبێ ئەنی مامۆسای زانستە سیاسیەکان بووی توێژەری سیاسیت سیاست مەداریت لەبەرەوە ئەمڕۆ ئەوەی کە لێرە دەیکەین تەحلیلی سیاسیە شیکاری سیاسیە خوێندنەوەی بۆ پێدراوە سیاسیەکان سوپاسی لوتف دەکەم ئەوە لوتی خۆتە بەو شێوەیە باسمانەکەی بەڵام لە ڕاستیە کاکڕانکۆ لەم جەنگەیە ئەوەی نەزانراوە زۆر زیاترە لەوەی کە زانراوە بۆ نمونە ئێمە ئێستا نازانین لە ناوخۆی ئێران چیە گوزەرێ ئایا فعلا ئێستا جەنابەت باسی کوڕەکەی شاد کرد خۆ خەڵکی ئێران هەموویان ڕاپەڕین دژ بە شا ئایا ئێستا هاتنەوەی کوڕەکەی شا لەلایەن زۆرینەی خەڵکی ئێرانەوە جێگای قوبوڵکردنە بێت لێی گەڕێ لێرە و لەوێ پێشوازی لێکرێ و هینەکرێ و ئەوە ئایا خەڵکی ئێران کە ڕاپەڕیون کاتی خۆی دژ بە ڕژێمی شا ئێستا ڕازیە بن من نەزانم ڕەنگە دۆخی ئێستای ئێران وای کردبێ کە هەندێک هین بێتەکایەوە هاوسۆزی بەرامبەر بە کوڕیشا یان هەر ئۆپۆزیسیۆنێکی تری ئێران بێتەکایەوە بەڵام ئەوەندەی متابعەشەکەین ڕەنگە بەشێکی زۆری خەڵکی ئێرانیش کە لەگەڵەوە نەبن کە کوڕیشا بەدیلی ئەم دەسەڵاتی ئێستایی ئێران بێ بە هەمان شێوە بۆ مجاهدینی خەڵک یعنی بە هەمان شێوە ئەوەی بۆ ئامانجی ئەمریکا و ئیسرائیلیش دیارە زۆر زۆر کەمترە لەوەی کە ئێمە ئەیزانین یعنی نەزانراوەکان سەبارەت بە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیلیش زۆر زیاتر لەوەی کە ئەیزانین بۆیە لەمەیە
لە تحلیلکردنی ورد و دریشتی ئەوەی کە بۆ ئێرانە گوزەرێ ڕەنگە نەتوانین دقیق بین بەڵام سەبارەت بە خۆمان نەتوانین دقیق بین سەبارەت بەوەی کە ئێمە خۆمان لەکوێین و خۆمانە بێت چی بکەین ئەتوانین دقیق بین کە ئەگەر لە داهاتووە قسە لەسەر ئەم بابەتە زۆر باشە دکتۆر ئایا ئەوەی کە 17 ڕۆژە دەیبینین لە ئەرزی واقعدا ئامانجەکانی ئیسرائیل بەدی نهاتووە دەزانین ئێرانیش تا ئێستا خۆی بەدەستەوە نەداوەکو پێشتر باسی کردو لە ئەرزی واقعیشدا دەیبینین هێشتا توانای ناردنی موشکی هەیە درۆن دەنێرێ و هێشتا دەتوانێنی ئامانجەکانی خۆی بپێکێ و مەترسی بێ لەسەر ناوچەکە لەسەر ئیسرائیل هێشتا ینی پێت وایە لێی بگەڕێن بەم شێوازە جۆرێک لاگر بەس بێتەکایەوە ئایا مانەوەی نیزامەکە بەم شێوازە و مەترسیەکان بەم شێوازە هێشتا مەترسی نییە لەسەر ئاسایشی ئیسرائیلەوەی کە دەیکاتە بیانوە میشە یعنی ئەگەر ئاگربەستێکیش بێتەکایە پێت وایە نییە کە ئاگربەستێکی زۆر کاتی دەبێ و ئامادەکاریە دیسانەوە بۆ بەردەوامیدان بە جەنگەکە لە دۆخێکی وادا پێت وایە ئیسرائیل کارەکە ینی ئێستا تەواوی بکە باشتر لەوەی کە بێڵێتەوە بۆ قۆناغێکی دیکە لە ڕاستیە وەکو باسمان کرد ڕەنگە لە پاسی لە ئامانجی ئیسرائیل و ئەمریکا جیاواز بێت ڕەنگە بۆ ئیسرائیل ئەم دەرفەتەی بۆ هاتوۆتە پێشەوە کە ئەم جەنگە لەگەڵ ئێرانە کۆتایی پێبێنێ یعنی دەرفەتێک بێت کە ڕەنگە ئیتر بۆی نێتەکایەوە ڕەنگە 20 ساڵە چاوەڕێم دەرفەتە کات خۆی بۆ حازرەکە ڕەنگە ئەگەر ئەم جەنگە کۆتایی پێبێ ئەوە ینی ئەم دەرفەتەی بۆ نێتە پێشەوە جارێکی تر هەوڵی لاوازکردنی ئێران بدات لەم ناوچەیەوە یعنی ڕەنگە ئەسڵەن دروستکردنی فەوزا بۆ ئیسرائیل یەکێک بێ لە ئامانجەکان یعنی ئەمە ئیسرائیل ئەوێت یەکێک تەنها هێز بێت لەم ناوچەیە تەنها هێز بێت و هیچ هێزێکی تر نەبێت کە ململانی بکات لەم ناوچەیە بۆیە ڕەنگە بەلایەوە گرنگ نییە لە سووریا فەوزا بێت لەم ناوچەیە هەمووی فەوزا بێت لە ئێران فەوزا بێت بەلایەوە گرنگ نییە بەڵام سەبارەت بە ئەمریکا ناتوانین خوێندەوەیکی دقیق بکەین چونکە لە ئەمریکا ڕۆڵی دامەزراوەکان لاواز بووە لە ئەمریکا ئێستا سەرۆک ترامپ بڕیارەدا و خۆی و کۆمەڵێک لە ڕایوەشکارەکانی کە هەندێکیان لە ناو دامەزراوەکان و هەندێکان ئەسڵان لە دەرەوەی دامەزراوەکان مەزەرم بۆ نمونە ئێستا کۆشنێر کە زاوای ترامپە لە دەرەوەی دامەزراوەکانی حکومڕانیە لە ئەمریکا بەڵام ئەوکۆ خۆتان نەزانن یەکێکە لە بڕیار بەدەستەکانی ئێستای حکومڕانی ئەمریکا و یەکێکە لە نوێرەکانی ترامپ بۆ زۆرێک لەو دانوستانانە دوور نییە ئەو فشارانی کە لە ڕووی ئابوووریەوە دێتەکەەوە لە ینی بەتایبەتی لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە ئەمریکا نەک نرخی نەوت ڕەنگە بەرزبوونەوەی نرخی نەوت ئەوەندە کاریگەری لەسەر ئەمریکا نییە بەڵام بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بەتایبەتی بانزین کاریگەریە بێت لەسەر دەنگدەرەکانی بەیانیە کە هەستین لە خەو ترامپ تویتێکی کردبێت لە تروس سۆشیال بڵێ ئەوە ئێمە ئامانجەکانی جەنگەکەمان بەدی هێنا و جەنگەکە هەوڵیەوەدا کۆتایی پێبێنێ بۆیە لە ڕاستیان نازانین ناتوانین بە دقیقی ئەمە بخوێنینەوە چونکە دوێنێ میوانێکمە بوو لە بەرنامەزراوەکان لاواز بوون لە ئەمریکا دوێنێ میوانێکمە بوو لە بەرنامەکە وتی ئەمە پەیوەستە بە سومعەی سیاسی ترامپەوە یعنی ئێستا ترامپیزم بەگەر بۆ دەسەواژەیە نایبەرین لە بەردەم مەحەکدا ینی لەم جەنگەدا ئەگەر ئەو هەلی بێتە دەرەوە ئیتر وەکو کوور دەڵێ ئەو سام و هەیبەتی جارانی نامێنێ ئەوەی کە لە ڤەنزوێلا ینی بەشە و ڕۆژێک نظامەکەی گۆڕی سیستەمەکەی گۆڕی ئەوەی ویستی بۆی بەدیهات ئەوە ێستا لە کاڕەشەی لە کوبا کرد کوبا یەکسەر چۆتە پێشەوە بەڵام لە ئێران یعنی دەڵێن پەیوەستە بە سومعەی سیاسی ترامپەوە ئەگەر ئاوا لێی بێتە دەرەوە ینی دەشکێت خۆی لە ڕاستیە ڕەنگە هەندێک حساباتی ئەم ئیدارەی ئەمریکا سەبارەت بە خوێندنەوەی دۆخەکە بۆ ئێران ینی کورتی هێنابێت لەوە کورتی هێنابێت کە پیان وا بووە ئێرانی ژۆکو فانزووی لایە هەر سەری نظامەکە گۆڕانکاری لێ بەسەر بێت ئەوە بە دڵنیاییەوە ئەو نظاماکەی بە دۆستی خۆت لە کاتێکە ئەم خوێندنەوەیە بۆ ئێران کورتی هەنال ئەوکو باسمان کرد دۆخی ئێران دۆخێکی ئێزگار جیاوازە ئەبێ وەشمان لەبیر نەچێ ئەم دەسەڵاتی ئێستا لە ئێرانە هەیە قوڵاییکی مەزهبی لە ناو ئێرانیەکان هەیە ئەمە جگە لەوەی کە ئێرانیەکان کاتێک کە ڕوبەڕووی مەترسی دەرەکیە بنەوە هەستی ئێرانیزم زۆر بەهێزە بێتەوە تایانەوە ئەمەمان لە شەڕی 12 ڕۆژەیە زۆر بە ئاشکرا هەست پێ کرد بۆیە ڕەنگە هەندێک خوێندەوەکان دروست نەبوو بێتن
بەڵام ترامپ دیاردەیەکی تایبەتە وەکو باسیشم کرد یەکێک لەو شتانەی کە پێویست دەکات زۆر وریابین ئێستا ئەوەیە کە دۆخی ئێستا زۆر جیاوازە لە دۆخی بۆ نمونە 2023 یان 91 کە ئێمە ڕاپەڕینمان کرد لەو کاتەیە دۆخی بە دیموکراتیزەکردنی جیهان دوای شەڕی تیرۆر مافەکانی مرۆڤ ئەم شتانە لە دنیای باسی لێوەکرا هێنانەکانی دەسەڵاتی دیموکراسی بەڵام ئێستا ئەم شتانە هەر بوونیان نییە لە ئەجەندای نێودەوڵەتی ئێستا ئەم شتانە بوونیان نییە ئەوەی ئێستا بوونی هەیە سەفەقاتی گەورە و پرسی بازرگانی و ئەم شتانەیە دوور نییە ترامپ بۆ جەماوەرەکەی خۆی هینی بکات یعنی بە شێوەیە لە شێوەکان تەفسیری بکات بڵێ ئەوە وامان کرد ئەومان کرد خۆتان زانن لە دوای جەنگی 12 ڕۆژەش وتی ئەو بەردامە ناوکیەکەی ئێرانمان لە ناو برد بەڵام دوای ئێستاوە دوای ماوەیەک دوای 9 مانگ ئەوە گەڕاینەوە بۆ ئەم شەڕە بۆیە ترامپ هەوڵێوادا هەمیشە جەماوەرەکەی خۆی بەم ڕێگایی کە خۆی بۆ ڕێگای پۆپۆلیزمی کە هەیە بۆ لای خۆی ڕای بکێشێتەوە زۆر باشە دکتۆر کەمێک باز لە لێکەوتەکانی جەنگەکە بکەین لەسەر ناوچەکە بە دیاریکراویش لەسەر عێراق وەرێمی کوردستان ینی وەکو دەزانین بەداخستنی گەروی هورمز زۆرێک لەم وڵاتانە بەتایبەتە 3-4 وڵاتە بە تەواوی ئێستای تر ناتوانن نەوتی خۆیان بنێرنە دەرەوە یەکێک لە وڵاتانە عێراقە عێراق بەدوای دەواازەدا دەگەڕێ لە بەندەری بانیاسەوە هەوڵ دەدا لەوێ بەدیل بدۆزێتەوە دەیەوێ بۆری نەوتی گیان بکاتە بەدیل و داوای لە هەرێمی کوردستان کردووەکان بۆریە بەکار بێنێ بۆی نەوتەکەی بنێرێتە دەرەوە کە دەزانین هەرێمی کوردستان تام چرکە ساتە ڕازی نییە مەرجەکانیشی سێمەرزی ئاشکرایەیە گەر لای بەڕێزە دەبێ باسی بکێ گەرنا وی من بۆ بینەرانی باز بکەین مەرجە ئاشکراکان مەرجی نێنیشی هەیە بێگومان ڕەنگە لاستنەی گفتوگۆکەدا باسی بکەین بە بڕوای تۆ ئەمە بە شوێمان دەگەێنێ ئێمە چی بکەینەوەی کە پێشتر وتەوەی گەک گرنگە ئێمە چی بکەین لە ڕاستیە لەم کاتەیە یعنی پاراستنی هەرێمی کوردستان پێویست دەکات ئەولەویەت بێ و لە بریتەوە گران لەم جەنگە کە هەردوو لای جەنگەکە ئەتوانم بڵێم بە تایبەتی ئەوە ڕاست نییە پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت کاکڕانکۆ دەرفەتم بەرێ کە هەندێک باس لە هەرێمی کوردستان و ئەم جەنگە بکەین دوایی بەدڵنیاییەوە یەمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابی کە پەیوەندیدارە بە دۆخی ئابووری عێراق مەسەلەی نەوت مەسەلەی ناردنە دەرەوەی نەوت لە ڕاستیە ئەوە ڕاست نییە کە ئەمریکا دۆستی کورد نەبووە لە ماوەی ڕابردوو یعنی ئەمە پێچەوانەی مێژووی 35 ساڵی ڕابردوومانە ئەمریکا لە 35 ساڵی ڕابردووە دۆستی کورد بووە هاوپەیمان ئەگەر هاوپەیمانی هەرێمی کوردستانیش نەبوو بێ بەڵام پارێزەرێکی گەورەی هەرێمی کوردستان بووە هەر لە دوای کۆڕەوەکەوە ئەمریکا قیادەی ناوچەی دژەفڕینی کرد بۆ هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە بۆ پاراستنی هەرێمی کوردستان لە شەڕی دژ بە ڕژێمی پێشووی عێراق و ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق و بە هەمان شێوە لە شەڕی تۆرۆریش بۆیە ئەمریکا یعنی پارێزەرێکی گەورەی هەرێمی کوردستان بووە ئێرانیش بە هەمان شێوە دۆستێکی هەرێمی کوردستان بووە سەرباری هەموو ئەو هەوڕاز و نشێوانەی کە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئێران هەبووە بەڵام ئەبێت ئەوە بزانین کە لە زۆر مەقتەعیشە لە زۆر کاتیشە جۆرێک لە دۆستایەتی و هاوپەیمانی لە نێوان کوردی ئەم پارچەیە لەگەڵ ئێرانە هەبووە هەم لە بەرەنگاربوونەوە ڕژێمی پێشوو لە جەنگی دژی داعش بەدڵنیاییەوە کێشەی گەورەشمان لەگەڵ ئێران هەیە بەڵام ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە دەوڵەتێکی گرنگی ئێمەیە دکتۆر مۆزۆکی گرنگت باس کرد ینی بۆ نمونەوەی کە ئەمریکا دۆستی ئێمەیە زۆر جار دەوترێ خیانەتی لێکردووی نەخۆناغە مێژوویەکاندا باز لە نسکۆی شۆڕش دەکرێت لە 74 بۆ 75 ئەو کات سەردەمێنی کیسنجەرەوە هەندێک ئێستا خوێندنەوەیکی دیکەیان بۆ هەیە دەڵێن هۆ ئەمریکانەی نەبووە و توێتیەوە چەکدا بنێن ئەمریکا تەنها ڕەنگە بە ئاشکرا پشتیوانیەکانی بڕی بێ بەڵام ئەو کورد خۆی بوو بڕیاریدا کە شۆڕشەکەی ڕابگرێت واگەر کورد لەو کاتەدا ڕەنگە بڕیاری شۆڕشی بدایە وەگەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕۆژاوای کوردستان بینیمان لە دوومانگە ڕابردوودا کاتێک مەزلوم عەبدی وتی دەچمەوە نێو میلەتەکەم و دەجەنگم دوای ئەمریکا هاتۆ سەر خەت ینی چەند ڕۆژێک شەڕ ڕوویدا بەڵام دواتر ئەمریکا هاتۆ سەرێڵ دەڵێن ئەو کاتیش ڕەنگە هەمان سیناریۆ دووبارە بوایەتەوە بۆیە ئەوەی کە لەو کاتەشدا ئەمریکا خیانەتی لە کورد کردووە هەر ڕەنگە دەستەواژەیەکی ڕاز نەبێ بۆ ئەو کاتیش
لە ڕاستیە لە کاتی ئێستاە برینی کۆن هەڵ نەدەینەوە باشە و سویان نەکەینەوە بەڵام بەدڵنیاییەوە ئەو ڕووداوە مێژوویانە ئەبێ پەندی لێ وەرگین و ئەمە یەکێکە لە ئیشکالە هەرە سەرەکیەکانی ئێمە وەکو کورد بەداخەوە قەت پند لە ڕابردووی خۆمان وەرناگرین قەت پند لە مێژووی خۆمان وەرناگرین قەت بە دوواداچوون و لێکۆڵینەوەی ورد لەوە ناکەین لەو شکستانەی کە لە ڕابردوو بەسەرمانە هاتووە بۆ ئەوەی بەسەرمانە نێتەوە سەیری کە ئیسرائیل ڕێیمان لەسەری هەرچیەک بێت هەرچی بەسەریا هاتووە لە ڕابردووە دەرسیان لێ وەرگرتووە لێکۆڵینەوەیان لێ کردووە بەرپرسیارەتیان خستۆتە ئەستۆی ئەوانەی کە بەرپرسیار بوون بۆ ئەوەی جارێکی تر ئەو شکستانە بەسەریانە نێتەوە 1970 ساڵی 1970 ئیسرائیل شکستی نەخوارد هیچ بەشێکی خاکی ئیسرائیل نەکەوتە دەستی نایارەکانی بەڵام هەر لەبەرەوەی لە سینا هەندێک شکستیان خوارد تا بە ئێستاش ئەوانە لێکۆڵینەوە لەواکەن لە شەڕی لوبنان بە هەمان شێوە لە شەڕەکانی پێشووی غەزە و ئەو بە دوواداچوونانیان وایان لێکردوون کە ئێستا بینین کە چۆن مامەڵاکەن لەم شەڕانی کە ئێستا هەیە لەگەڵ هەموم ناوچێ شەڕەکەن بەڵامە بینی تا ئێستا شکستیشان نەخواردەوە بۆیە یەکێک لە گرنگترین کێشەکانی ئێمە وەکو کوردەوەیە کە دەست لە ڕابردووی خۆمان وەرناگرین یعنی ئەبێت واقعی بین دەوڵەتانی دنیا ڕێکخراوی خێرخوازی نین لە ئاستی دەرەوە لە ڕاستیە ئەوانە بەرژەوەندی نەتەوەیی خۆیان ڕەچاوەکەن لە ئاستی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان ئەوانە بەرژەوەندی خۆیان ڕەچاوەکەن و بەرژەوەندی خۆیان ناکەن بە قوربانی کەس بەڵام ئەوە ئێمەین کە پێویست دەکات بە خۆداچوونەوە لە خۆمان بکەین و وا بکەین بەرژەوەندی خۆمان لەگەڵ بەرژەوەندی ئەوانی ترە بپارێزین چ ئەوەی کە پەیوەندیدارە بە نسکۆی ناوەڕاستی هەفتاکانی سەدەی ڕابردوو چ ئەوەی پەیوەندیدارە بە ڕێفراندۆم پێویست دەکات ئێمە ڕەخنە لە خۆمان بگرین بۆچی خۆمان نەمانتوانی خوێندنەوەیەکی دروستمان هەبێ بۆ ئەو پێدراوانەی کە لەو کاتەیە بوونیان هەیە وا بکەین بتوانین ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببینەوە کە یەتە پێشمان و بۆ ئێستای هەرێمی کوردستانیش هەردیسانەوە ئەمە ڕاستە نابێت جارێکی تر هەرێمی کورد یعنی کاک ڕەنگۆ بەڕاستی ئەم شەڕێک ئەم جەنگەی کە ئێستا لە ئارایە بەدڵنیاییەوە ئاڵنگاری زۆر گەورەی لەگەڵ خۆی هێناوە بۆ هەرێمی کوردستان کە لە هەمان کاتیشا دەرفەتی هێناوە پەیوەندیدارە بەوەی کە تۆ خۆت چۆن مامەڵاکەی ئایا لەبری ئەوەی ببیتە سەرزەمینی ئەم جەنگە ببیتە مەیدانی ئەم جەنگە هەوڵی خۆ بەهێزکردنەوە ئەدەی لە ناوخۆی خۆت و هەوڵی ئەوە دەی کۆدەنگیەکی ناوخۆی دروستکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کە یەتە پێشت و بە شێوەیەکی دروست و عەقلانیانە مامەڵە لەگەڵ پێدراوەکان بکەی هەوڵ بدەی خۆت نەپێچی لە هەندێک ململانەی لاوەکی وەکو ئەوەی کە لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوو بینیمان و لە ئەنجامی ئەمە زەرمەند بی لە جەنگەکە بەڵکو لەبری ئەوە بە نێت پاکی هەوڵی ئەوە بدەی کە ئەو مەترسیانەی لە دەوروبەرت هەن هەوڵی چارەسەرکردنیان بی لە ناو خۆت بەهێز بکەی دامەزراوەکانت بەهێز بکەی پەرلەمان سەر پێ بخەیتەوە حکوومەتێکی نیشتیمانی بێنیتەکایەوە سوپای نیشتیمانی بێنیتەکایەوە و ئەمە بەهێزتەکە و ئەمە وات لێکە ئەبی بە کارەکتەرێکی گرنگ و سەرەکی لە داڕشتنەوەی نەخشەی ئەم ناوچەیە لە دوای ئەم جەنگە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بەو شێوەیەنەکەی ئەوە بەدڵنیاییەوە سەرۆگۆزیرانی کەنەدا کە کەنەدا یەکێکە لە وڵاتە پیشەسازیە گەورەکانی دنیا یعنی تۆپ لە ئاستی پیشەسازی لە دنیاە لە کۆنفرانسی داڤۆس قسەیەکی کرد وتی لەو کاتی نەخشەدا ڕێژرێتەوە ئەگەر لەسەر مێزەکە نەبی ئەوە ئەبی بەو مێنوەی کە لەسەر مێزەکە دانراوە یعنی چی یعنی ئەگەر تۆ مێنوەکە نەخوێنیتەوە بۆی بزانی چی اختیارەکەی ئەوە تۆ ئەوەیت کە لە ناو مێنوەکەیە هەیە کە ئەوانی تر ڕێکەوتنە لەسەراکەن و وتی ینی ئەوان بڕیارت لەسەردەن کە کەنەدا وڵاتێکی ئەوەنە گەورەیە دڵنیایی نییە بۆی کە لە ناو مێنوەکە نەبێ بۆیە لە ڕاستیە ئێمە پێویستمان بەوە هەیە کە خۆمان بەهێز بکەینەوە لە ناوخۆ هەرێمی کوردستان بەهێز بکەینەوە هەوڵی پاراستنی هەرێمی کوردستان لە ناوخۆ بینەوە باشە دکتۆر کەمێک لەسەر و کێشەی ئێستا بوەستین هەرێمی کوردستان ینی وەڵامی وەزارەتی سامانە سروشتەکانی بەغدای داوەتۆ 3 مەرجی سەرەکی هەیە ینی من مەرجەکان دەخێنمە بۆی بینەرانی ژاگەیان لێبێ ئەم مەرجانە مەرجی مەنتقینەوەی کە لە ئاشکرا و لە ڕووکەشدا دەردەکەوێت بەغدا کاتێک داوای لە هەرێمی کوردستان کردوە ڕێگی پێبدا بۆری نەوتی جیهان بەکار بێنێ هەرێمی کوردستان وتێتی باشە 3 مەرزمانەیە ئەمە مەرجەکانە مەرجی یەکەم
پێدانی موچەی ساڵەکانی ڕابردووی فەرمانبەران هێرێمی کوردستان بە تایبەت ساڵی ڕابردوو دوو موچەی فەرمانبەران فەوتاوە و توێتی ئەو دوو موچەیە بۆمان سەرف بکەن بۆ فەرمانبەران ئەمە یەک دووەم هەڵوەشانەوەی کارکردن بە سیستەمی ئەسیکۆدا لە کوردستان یاخود دواخستنی لانیکەم سێهەم دابینکردنی دۆلار بۆ بازرگانانی هەرێم بە نرخی فەرمی بەبێ جێبەجێکردنی ئەو مەرجانە هەرێم ڕێگە باناردەکردنەوەی نەوت بە بۆریەکانیدا نادات ئەم سێ مەرجارسێکی بە خزمەتی خەڵکی کوردستانە لە ڕووکەشدا وا دەردەکەوێت چی لە پشتی ئەم مەرجانەی دیکەوەیە هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن بۆریەکە پەیوەندی بە حکوومەت هێرێمی کوردستانەوە نییە هی کۆمپانیای کار و بەشێکشی کۆمپانیای ڕۆژنەفتی رووسیا ئەوان ئێستا دەیانەوێت پارەی زیاتر وەربگرن و دەڵێن کرێی زیاترمان دەوێ ئەوە مەرجە نێنیەکانە وەشتی دیکەژەیە بە بڕوای تۆ هەرێمی کوردستان ئێستا ئەم دەرفەتە بقۆزێتەوە مەرجەکانی خۆی بەسەر بەغدادا بسەپێنێ یانەوەی هەندێک دەڵێن ئێستا کاتی ئەوە نییە ئەبێ لەگەڵ بەغدادا بسازین چونکە بەغدا موچەمان بۆ نانێرێ ئەمە دەکا بە بیانوو لە ڕاستیە ئەو شێوازە مامەڵەی بینیمان لەم یەک دوو ڕۆژ ڕابردوو کوردبوونیەکی زۆری تیا بوو سەرباری ئەوەی کە لە تا ڕادەیەکی باش هەرێمی کوردستان یعنی ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەی کە پەیوەندیدارە بە دەرەوە و بە تێوەگلان لەو جەنگە باش مامەڵەیان کرد بەوەی کە نەبوونە بەشێک لەو جەنگە ڕاستە هەرێمی کوردستان بووە شوێنی تەڕاتێنی درۆن و هەندێک جار موشکەوەوانە بەڵام لە کەمترین هێنایە بەڵام لە ناوخۆ هەرێمی کوردستانیش بە دڵنیاییەوە هەندێک کێشەی گەورە هەیە بۆ نمونە کارەبا لەو کاتەوە نەماوە جارێکی تر گەڕاوینەتەوە بۆ کارەبای مۆلدە غازەوە بە هەمان شێوە گران بووە ئەوانە سوتەمەنی گران بووە جا ئێستا ئەمانەوەیە کێشەیەکی تریشی بێتە سەر کە کێشەی بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە بەڕاستی ئەمە کوردبوونیەکی زۆر گەورەیە کە لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردووە بینیمان مامەڵەکردن لەگەڵ ئەو داواکاریی عێراق بەو شێوەیە هەرێمی کوردستان ئەبێ ئەوە بزانێت کە عێراق ئێستا جگەلەوەی لە جەنگە لە تەنگژەیەکی گەورەی ئابووریشا بێ و ئەمە تەنها پەیوەندیدار نییە بە عێراق پەیوەندیدار بە ئێمەش بە خەڵکی هەرێمی کوردستان چکە عێراق موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستانە نێرێ ڕاستە ئێمە 200,000 ئێستا وا بزانم 200,000 شتێکی وە جاری وایە تا 250,000 بەرمیل نەوت لە ڕێگای هەرێمی کوردستانەوە بەرەوت بەندەری جیهانە ڕوا بەڵام ئەوە تەنانەت یعنی لەگەڵ 120 میلیۆنەکەشە بەسی بەشی موچەی خەڵکی هەرێمی کوردستان ناکە عێراق ئیخاتە سەری ئێستاش تا بە ئێستاش ئیخاتە سەری باشە ئەگەر عێراق ڕوبەڕووی قەیرانی ئابووری بوویەوە لە باتی ئەوەی تۆ دەستباری بێ بۆ ئەوەی نیەت پاکی پیشان بێ بۆ ئەوەی شتێک لە بەرژەوەندی هاوبەش لەگەڵ عێراقا دروست بکەیتەوە ئەیکەی بە ململانێ بەم شێوەی کە ئێستا ئەی بینین و وەکو بینیتان ئەمە ئێستا بووە بە ئەزمەیەکی سیاسی بوو بە قەیرانێکی سیاسی دکتۆر ئەو مەرجانە ئایبی هێزانی عێراقن لە بەغدا خۆ ئەگەر تەواوی کاگرانکۆ ئەو هێزانی کە نێیاری عێراق نێیاری هەرێمی کوردستان یان هەندێک لە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانن لە بەغدا خۆتان نەزان لە دوێنێەوە چەند بەیاننامەیەکی دەرکردووە و ئێستا کۆبوونەوەیکی ئەنجومەنی نوێنرانی عێراقی شەکرێ داوای بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستانەکەن و عێراق خواخوایەتی لەبەرەوەی عێراق ئێستا سەرچاوی داهاتەکەی کۆتایی پێهاتووە کە نەوتە لە ڕێگەی یعنی خەلیجەوە زۆربەی هەرە زۆری نەوتەکەی لە ڕێگەی خەلیجەوە فرۆشێ کە نەوت نەبێ ئەبێ دەست بۆ پشتوانیە داراییەکەی بەرێ بۆیە ئەمە کارێکی خراپ بوو لەم کاتیا لەبری ئەوە پێویست بوو هەرێمی کوردستان بە نیەت پاکی بڵێ لەم کاتەیە کە عێراق ڕوبەڕوویەوە بۆتەوە ئەمە مەترسیەکی هاوبەشە لەسەر هەموو لایەکمان ئەو بۆریەی نەوتی هەرێمی کوردستان بەهی خۆتان بزانن ڕەنگە کۆمپانیەکان قسەیەکیان هەبێ بەڵام بە یەکەوە ڕێککەوین لەگەڵ کۆمپانیەکانە و تۆ لەبری ئەوەی کە هانی عێراق بدەی بڕوا بە دوای سەرچاوی تری هەناردەکردنەوەی هەناردەکردنی نەوتی کەرکووکەوە بێ ئەبوو وا بکەی هەرێمی کوردستان تەنها سەرچاوی هەناردەکردەرەوەی نەوتی کەرکووک باشە هی لەبری ئەوەی ئێستا بیر لە مەرجەکان هەرێمی کوردستان ینی بۆ خەڵکە داوای موچەی خەڵکەکە بۆ ناڵێ موچەی مانگی 11 و 12 کە نەتان داوا بیدەن سیستەمی دۆلارەوە بخەدرە لە بازرگانانی هەرێمەکرێڵە دۆلار بە 132 دەن بە بازرگانانی خۆتان بیدەن بێمەش و سیستەمی سیکۆدا
ڕاوەستن لەسەرمان گرانیمان لەسەر دروست مەکەن جارێ ینی هەرێمی کوردستان وا دەڵێ ئەمە پشتیوانی نییە لیان ئەم مەرجانە ئایبیچیانی بۆ خەڵکە باشە ناکرێت ئێمە یعنی ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕازی ببووە بەوەی کە هەر یەکسەر بیان وتایە زۆر باشە بەسەر چاو ئەوە فەرمونون نەوتەکە بە پێکەوە هەناردەی بکەین بۆ بەندەری جیهان بەڵام لامان کاتیشە بڕۆشتایەتە سەر مێزی گفتوگۆ لەسەر مێزی گفتوگۆ ئەو داواکاریانی کە هەیەە بیان خسایەتە ڕوو بیان وتایە بۆ نمونە من پێم وایە ئەو مەسەرەی موچە ڕەنگە موچەی ساڵەکانی ڕابردوو زیاتر بۆ مەرجەکانی ترە بۆ مەرجەکانی تری کە پەیوەندیدارە بە ئەوەی گومرگەکان و بەدڵنیایی مەسلەی پێدانی دۆلار بە بازرگانەکانی هەرێمی کوردستان ئەو شتێکی ڕەوایە ئەوە پێویستە کات ئەوە بکرێت بەڵام تۆ ئەتوانی بڕۆی ڕێکەوی لەگەڵی لەسەر مێزی گفتوگۆش لەسەر ئەم بابەتانی تریش ڕێکەوی سەیری کە کاکڕانکۆ با تۆزە چاو لە عراق بکەین با بڵین با تۆزە قسێکیش بۆ ئەم دزە بکەین کە بەدەسەڵاتی عێراقا سەیری کە لە ساڵی ڕابردووە چۆن مامەڵەیان کرد لە مانگی 2025 لە سەرەتای مانگی 2025 تعدیلی قانونی موازنەی عراق کرا هەر تەنها لەبەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ نەکردەوە لە مانگی حەوت لە حەڤەی حەوتی 2025 ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و عراق جارێکی ترکرایەوە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دیسانەوە ڕێککەوتنەکە جێبەجێ نەکرا لە کۆتایی مانگی نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە کرا عراق لە ماوەی ساڵی ڕابردوو سەرباری ئەوەی لە مانگی لە کۆتایی مانگی نەوتی هەرێمی کوردستان ڕەوانەی دەرەوە کرا بەڵام بە درێژایی ساڵی ڕابردوو دوو موچەی نەناردووە بۆ هەرێمی کوردستان یعنی داواکاری لە هەرێمی کوردستانە بوجەکەی نەبڕیەوە کەمی کردوێتەوە بە شێوە لە شێوە دوو مانگ ینی زەحفی کردووە دوو مانگ کەمی کرد بەڵام لە هەمان کاتیشە لەگەڵ هەرێمی کوردستان لەم فاوەزات بوو بە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانی ژێتوانی وا بکات ئەیتوانی نەوتەکە لە ڕێگای بۆریەکەوە هەناردە بکە بۆەوەی عراق یعنی نیات پاکیە ببینە لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتی عراقیشە بێ بزانین حکوومەتی کار بەڕێکەرە لە ژێر فشارە بێ ئەوە ئێستای خەنە ژێر فشارەوە ئەڵەن ئێوە پارادەن بە هەرێمی کوردستان بەڵام ئەوان ڕێگە نادەن کە نەوتەکە لە ڕێگەی بۆریەکانی هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێ بۆیە کارێکی باش نەبوو کورتبینی بوو وەوەیە تا ئێستا عێراق هەوڵیەوەدا کە بە دوای سەرچاوی تری ناردن دەرەوەی نەوت بگەڕێ بە تایبەتی خۆ لە باشترین حاڵەتە ئەوە بە نەوتی هەرێمی کوردستانیشەوە توانرا 500 بۆ 600 بۆ 700 ئەگەر هەموو نەوتی هەرێمی کوردستان کە ئێستا تو خۆت زانی ئێستا هەموو نەوتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی سۆمەوە نافرۆشتێ ئەسڵان بەشێک لە کۆمپانیەکان ڕازی نەبوون بچنە ئەو ناو ڕێکەوتنەوە بەڵام با بڵێن هەمووشی بووە یعنی 500 بۆ 600 هزار بەرمیل نەوتە کە عراق زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانەی لە ڕێگەی خەلیجەوە فرۆشتووە لە ماوەی ڕابردوو ڕەنگە بەرپرسان هەرێمی کوردستانیش بۆ نمونە ئەم حەق و حسابە بزانن بەڵام ئەم فرسەت هێنانەیان لە عێراق لەم کاتەدا ئەم خۆگرتنەوەی لە عێراق لەم کاتەدا پێ دوایە یعنی خوێنەوەیان بۆ معادلە نێودوڵەتێکە ئەوە بێ ببوورە خوێنەوەیان بۆ معادلە نێودوڵەتێکە ئەوە بێ کە ینی دۆخێ گاتۆتە پێش دەتوانن بەبێ عێراق ئیدارەی خۆمان بدەین ئیسانەوە مەسەلەی سربەخۆیی فرۆشتنی نەوت و سربەخۆیی ئیداری خۆمان و موچەی بەغدامان ناوێ و ئەمە هاتبێتەوە بەرباس و ینی بەرامبەر بە بەغدا توندن جا ئەمە دیسانەوە ئەتوانم بەڵام نایی بنێم دەردە کورد ئێمە چەند دەردە کوردێکمان هەیە یەکێک لە دەردە کوردەکان بریتە ئەوەی کە باسم کرد کە ئێمە قەت سوود لە ڕابردووی خۆمان وەرناگرین پند لە ڕابردووی خۆمان وەرناگرین ئەوە باسم کرد نامێ بچمەوە تەفاسیلەکەی دەردە کوردێکی تریش کە زۆر قوڵەت یامانە بریتە لەو ناکۆکی و دووبەرەکی و هینەی کە لە ڕاستیە بەشێکی مێژووی ئێمەوە تا بە ئێستا بەردەوام بەداخەوە بەڵام یعنی سەبارەت بەم پرسە یعنی ئێمە لە عزی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە نەوتی کەرکووکیشمانە فرۆشت ئێوە خۆتان جەناب ئەزانیت کە لە 2014 بۆ 2017 نەوتی کێڵگەکانی کەرکووکیش لەگەڵ ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان بوو هەناردەی دەرەوە کرا هەناردەی بەندەری جیهانەکرا ئەو دەسەڵاتە توانی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان دابین کات بەدڵنیاییەوە نەخێر
ڕۆشتن بۆ چارەکە موچە و ڕوبع موچە و بڕینی موچە و نەدانی موچە و ئەوانە و نازان مێستا ڕقەمەکە گەیشتۆتە چەند بەڵام نزیکی 56 موچە بە نەدرا و بە ڕوبع موچە و ئەوانە بوونی هەبوو کە ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستان قەرزاری ئەوە بوو بەدڵنیاییەوە ئێمە ئەبێ چاودێری ئەم ڕووداوانە بکەین کە لە دەوروبەرمان ڕووەدا و وەکو باسم کرد لە ناوخۆ هەرێمی کوردستان بەهێز بکەین بۆ ئەوەی لە دەرەنجامەکانی ئەم جەنگە بزانین چۆن ئەتوانین خۆمان لە مەترسیەکان بپارێزین و چۆن ئەتوانین ئەو دەرفەتانەی هەن بقۆزرێتەوە بەڵام ئەوە بەو شێوەیە ناکرێت ئەوە بەوە ئەکرێت کە ئێستا هەماهەنگێکی زۆر باش لەگەڵ حکوومەتی اتحادی هەبێ بۆ ئەوەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان نەبڕێ ئەوە بەوە ئەکرێ هەماهەنگێکی باش لەگەڵ حکوومەتی اتحادی هەبێ بۆ چاودێریکردنی دۆخی ناوچە جێناکۆکەکان کە ئەگەر بۆشاییەکی ئەمنی لە ناوچە جێناکۆکەکان دروست بوو بۆ مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بوو چۆنە بۆشاییە ئەمنیە پڕەکرێتەوە بۆ ئەوەی مەترسی لەسەر کوردی ناوچە جێناکۆکەکانیش دروست نەبێ بۆ ئەوەی ئەگەر مەترسیەکی ئەمنی دروست بوو گروپی تۆرۆریستی سەریان هەڵدایەوە چۆن بتوانرێ ئەوە چارەسەر بکرێ بەدڵنیاییەوە نەتیجەی ئەم جەنگە بۆ ئێران هەر شتێک بێت بەڵام گۆڕانکاری قوڵ لە عێراقیانەتەکایەوە بۆیە لە بریەوەی هەر لە ئێستاوە تۆ خۆ تووشی تەنگژە لەگەڵ عێراق بکەی ئەبێت هەوڵیەوە بدەیت کە لەو گۆڕانکاریانەی کە لە عێراقا دێتەکایەوە کەمترین مەترسی لەسەر دروست ببێ و هەوڵ بی سوود لە دەرفەتەکان وەربگریت. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ خستنە ڕووی ڕۆیە بۆ چوونەکان لەسەر هەم جەنگەکە هەم لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان و عێراق زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەم دکتۆر. خۆش